لەو ڕۆژانە چەند خەبەرێک بڵاو بووە لەسەر زمانی مەلا بەختیار. کاک مەلا بەختیار دارایش لە هۆکانی ڕاگەیاندن هەوڵی داوە تۆمەتەکە بخاتە سەر شانی من، بەڵام من لەگەڵ کاک مەلا بەختیار دوێنێ قسەم کردووە، پێشتر قسەم نەکردووە، یعنی خەبەرەکە پەیوەندی بەمەوە نییە. لە ڕاستیدا ئەو هەیئەتێک بووە بۆ نوێنەرایەتی زۆربەی لایەنە کوردستانیەکانی کردووە، جگە لە برایانی زوتنەوەی گۆڕان و برایانی کۆمەڵی ئیسلامی و چوونی ئەو هەیئەتە بۆ بەغدا بۆ تەبلیغ نەبووە، بچی لایەنەکان تەبلیغکە کە ئێمە ڕێفەرەندۆم دەکەین بۆ ئاگاداری کات. چوونی ئەو هەیئەتە بۆ ئەوە بووە کە کراوە بێ و دیالۆگ دەست پێ بکە لەگەڵ لایەنی عێراقی. لە هەمان کاتیشدا ئەو وەفدا هیچ خەتێکی سووری نەبووە بۆ هیچ یەکێ لە لایەنە عێراقیەکان. دوای ئەوە یەکسەر وە کۆبنەوە بوو لەگە بەڕێز حەیدەر عیبادی لە گفتوگۆکە 3 سەعاتێکی خایان. لەو گفتوگۆیە زۆر بابەت باسکرا سەبارەت بە ئەو هۆیانەی کە هەرێمی کوردستانی گەیاندۆتە ڕادەی ئەوەی کە بڕیارێکی لەو بابەتە وەرگی بڕیاری ڕێفەرەندۆم. حەقیقەتەن ئەویش لە وەڵامدانەوە باسی ئەوەی کردوتی هیچ شتێک هەیە لەوەی ئێستا کاتانە زیاتر، ئێمە باسی ئەومان کرد نەخێر.